ڕێکخراوی داکۆک لە درێژەی کاروچالەکیەکانیدا لە وڵاتی بەریتانیا ساڵیادی شەهیدکردنی سەردەشت عوسمانی بەرزڕاگرت بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاوی چالاکوانان و ڕۆژنامەنووسان. هەر لە چالاکیەکەدا چەندین وتار و پەیام لەلایەن ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئازادی خوازانەوە خوێندرایەوە. بەخێر هاتیش کۆی ئێوە لەم ڕۆژەدا چۆن دەنرخێنی؟ بەڵێ سەرەتا بەخێراتنیەوە ژەکەم بەخێراتی کەناڵەکەتانەکەم. ئێمە وەکو ئەندامان و چالاکوانانی سیاسی سەر بە ڕێکخراوی داکۆک 5/5/2025 شاری کاردی پەساوین بە خۆپیشاندانێکی هێمنانە بە مەبەستی یادکردنەوەی شەهیدکردنی سەردەشت عوسمان کە 15 ساڵ لەمەوە پێش بە دەستی جەلادەکانی پارتی شەهید کرا و ئەمە من لەلایەنی خۆمەوە داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤەکەم کە بە تەواوی چاو بە و کەیسانەیە بخشێنەوەوانە کۆ ئەمە یەکەم کەس نییە کە کوشتیویانە و یەکەم کەسیش نابێ. ئێمە لەم یادەدا ئەو بەڵێنە ئەو پەیامەی تۆ زیندوو ڕدەگرین کاکە سەردەشت کە تۆ بەڵێنندا و لە وتەیەک لە وتەکانە کاکە سەردەشت ئاڵێ لە هەر کوێیە من کۆتاییم پیان لە هەر کوێیە من مردم تیاچوون باش شتێک بە هاوڕێیەکم بێتە سەر دێرەکە و نوختەیەک بۆ من دابنێت و دیسانەوە دەست پێ بکات. ئەوە ئێمە نەک نوختەیەک نەک دێڕێک بەڵکو دەیان و سەدان و هەزاران نوختەماندانە وەکو گەنجان لە وڵاتی بەریتانیا و لە تەواوی کوردستان و چەندین شار و شارۆچەی کوردستان ئێمە ئەو پەیامەی کاکە سەردەشت زیندوو ڕدەگرین و هەر بە زیندوی دەمێنێتەوە. سوپاس. سەردەشت عوسمان کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و خودی مەسرور بارزانیەوە تیرۆر کرد. شەی سەردەشت عوسمان و هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی نیشانەی ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق ڕێگە نادەن بە دەنگی ئازاد و بوێر. دەمەوێت لێرەوە ڕای بگەێنم ئەوان ئەتوانن کە جستەیەک بکوشن بەڵام ڕێگەی ئازادی سەربەستینە، ئەوان ئەتوانن ڕۆژنامەنووسێت تیرۆر بکەن بەڵام دەنگی ئازاد نا. لێرەشەوە ئەمێ داوا لە چالاکوانان بکەم کە هەڵگەری قەڵەمەکەی سەردەشت بن خەونەکەی بێن نەدی با سەدان سەردەشت و کاوە و سۆرانی کە دروست بێت. لەم ڕۆژە سڵاو نێرم بۆ گیانی پاکی شەهیدی ڕۆژنامەنووس تیرۆرکراوە بە دەستی پارتی ڕۆژنامەنووس جوانەمەرگ سەردەشت عوسمان کە بەداخەوە دەستێکی ڕشتیرۆری کرد لە شاری هەولێر کە پارتی بەرپرسە لەو قەتلە گەورەیە کە کرا. خەمی من ئەوەیە کە سەردەشت عوسمان نەهێزی هەبوو، نەهێزی دەمامکراری هەبوو، نەهێزی تورکی و ئێرانی هێناوەتە سەر خاکی کوردستان، نەهێزی ئاڵتونی و هێزە ڕەشەکە و نەچەکدار بوو تاکە هێزی ئەو تاکە چەکی ئەو قەڵەمەکەی بوو. بەداخەوە تیرۆریان کرد و دەسەڵات زۆر بێ ئاگایە لەوەی کە سەردەشت عوسمانیان تیرۆر کرد بەڵام سەدان و دەیان خەمخۆر و هەڵگری پەیامەکەی ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونەوە لە دایکە بێت. هیوادارم پێت وایە ئەو قەڵەمە تیرۆر کرا کۆتایی پێدێت ئەو ڕێبازە بە هیچ شێوەیەک ئەوەتێ ئێمە من ڕۆژێ ڕۆژان جوانەمەرگ سەردەشت عوسمانم نەبینیوە نەخزممە کەس و کارمە ئەوەتە من هەموو ساڵێک لە یادەکەیا بە پێوە ئەوەستم. ئەمە دەرخەری ئەوەیە کە هەزاران و دەیان خەمخۆری هەیە و پەیامەکەی بەردەوامە. سەرەتا سڵاو لە ئێوەی بەڕێزیش بێت خاتون و هیوادارم کە باش بن. بەڕاستی ئەگەر بێت و ڕاستگۆ بم لەوە دەچێت بە پێچەوانەی زۆرێک لەم خۆپیشاندەرە بەڕێزانە نەک ئەوەی کە شانازی ناکەم بە بەشداربوونم لە خۆپیشاندانێکی لەم جۆرە کە بە بۆنەی 15مین ساڵیادی تیرۆرکردنی سەردەشت عوسمانەوە ساز کراوە، بەڵکو بەڕاستی دەتوانم بڵێم کە زۆر خۆم باشتر مەزار دەزانم و هەست بە ناڕەحەتی دەکەم چونکە بەڕاستی وا دەزانم ئەمە ئەو پەڕی لاوازی ئێمە بەرامبەر بە دوو حیزبی شکست خواردووی فاشیلەوە کە زیاتر لە 30 ساڵە بەڕاستی کاری ئەمانە بریتی بووە لە فریودان و ڕابواردن و یاریکردن بە شعوری خەڵکی کوردستان و زیاتر لە 30 ساڵە بەڕاستی ئەمانە بە جۆرێک بێ ئەرزش و بێ ئابڕۆن کە هیچ کارێکی ناڕەوا نەماوە هەر لە خیانەت و خاکفرۆشیانەوە لە تاڵانکردن و دزینی سەرۆت و سامانی خەڵکەوە لە تیرۆرکردنی کەسانی بێتاوانی نمونەی سەردەشت عوسمانەوە تر بەڕاستی ئەمانە بە جۆرێک پێزەونن کە هیچ شنوورێک نەماوە کە دەستیان بووی نەبربێت وە نەیان بەزان بێت. لەبەرەوە بەڕاستی من هیچ کاتێک وە
هەرگیز خۆپیشاندان بە مقابلێکی شایستەی ئەم هەموو زوڵم و جەرائیمانەی دەسەڵاتی پارتیویەکێتی نابینم کە دەرهەق با خەڵکی کوردستان ئەنجامیان داوە. من لێرەواڵێم سەردەژ عوسمان ئەوە نییە لە وتارێکی بچووکە قەپیزیکەین چونکە ئەو ئازادی خوازی بە قەڵەمەکانی دەسی ئەو ڕێڕەی ئەوەی دایەنا کە دنیا شەمشەمە کوێرەنی لەو هەرێمی یەکێتی پارتی کە لە دەسەڵاتان ئێرە قەڵەمە ئازادیە شەهیدبوونیشی ئەو ڕۆژە بوو کە لەبەر دەمی زانکۆیەکە ئەوەی سەلمان کە ڕێگای ئازادی گرتوۆتە بەر نەک چەک بەس بەداخەوە لەلایەن شەمشەمە کوێر و کۆیلەکانی دەسەڵاتەوە کوژرا و بەبێهۆ لێرەوە ئێمە ئازادی خوازین بەردەوامی ڕێبازی ئەوە بین. ئەمڕۆ وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک بەشداریم کرد لە چالاکی ساڵ ڕۆژی شەهیدبوونی سەردەش عوسمان. ئێمە وەکو ئازادی خوازانی کوردستان ئەم دۆسیە هەر بەکراوەی دەمێنێت و هەر بەردەوامیش دەبین وەکو ئازادی خوازانی کوردستان لەسەر دژی سیاست و گەندەڵەکانی ئەو دوو بنەماڵەیە دەبین و هیوادارم هەموو کورد و کوردستانیش پشگیری ماکات و لەگەڵمان بن و بۆ ئازادی ڕۆژنامەنووسان و چی دیکە ڕۆژنامەنووسان لە کوچی زیندان و شەهید نەکرێن و تیرۆر نەکرێن. وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک بەشداریم کرد لە ساڵیادی شەهیدبوونی قەلەم سەردەشت عوسمان و زۆر خۆشحاڵیشم کە بەشداریم کردیە و زۆر سپاسی کەناڵەکەشتان دەکەم و بەخێر بن. سەرسۆڕی بۆ جوود بنەماڵە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا BK4